کاتتان باش کۆڕبەندی ئابووری جیهانی کۆبنەوەیەکی فراوانی سیاسی و ئابووریە ساڵانە لە داڤۆس لە هەرێمی جنێڤ لە سویس ڕادەبەستێت. داڤۆس ئەو سەکۆیە کە تێدا چەندین بڕیاری چارەنووسساز لەلایەن سەرکردە سیاسی و ئابووریەکانەوە دەدرێن. بیرمەند و ئەکادمیستی ئابووری کلاوس شواب لە ساڵی 1970 ئەم کۆڕبەندەی بە پاڵپشتی 1000 کۆمپانیای بازرگانی دامەزران بەو مەبەستەی سەرکردەی وڵاتان گفتوگۆ لەسەر پرسە سیاسی و ئابووری هەنووکەیەکان بکەن و چارەسەری قەیرانەکان تاوتوێ بکەن و بڕیاری یەکلاکەرەوە لەسەر ژینگەی مرۆڤ و کۆمەڵگەی مرۆڤ بدەن. ئەم ساڵ لەژێر دروشمی مێژووی لە بەردەم ئاوەژووبوونەوەدا هەنگاوەکانی حکوومەت و استراتیژی ئابووری هەروەها بە پاڵپشتی نزیکەی بە بەشداری نزیکەی 2500 سەرۆکی حکوومەت و نوێنەری وڵاتان و بیرمەندانی ڕابیاری و ئابووری و زانایانی ئەکادمی و ڕۆژنامەنووسان بڕیار بەدەستانی وڵاتان زلهێزەکان لە 22 مانگەوە کۆڕبەندەکە بەسترا کە تێیدا نزیکەی 5,000 کۆڕ و سیمنار و دیدار ئەنجام دەدرێن. گفتوگۆی استراتیژی ئەم شەومان لەسەر گرنگی ئەو کۆڕبەندە و دیدار و کۆبوونەوەکانی سەرکردەی وڵاتان و پێگەی هەرێمی کوردستانە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆڕبەندەکەدا سەرکردایەتی دەکات. ئەم پرسە لەگەڵ میوانەکانم بەڕێزان دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز دلاوەر ئاشکەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا تاوتوێ دەکەین. سەرەتا لە بەڕستەوە دەست پێ دەکەم کاک دلاوەر ئاشکەی پێشتریش پێم وایە سەردانی داڤۆست کردووە لە نزیکەوە بینیوتە ئەم کۆڕبەندە کاتێک دەبەسرێت چۆن بە گروتینێکەکی زۆرەوە هەم وڵاتان و هەم چاوی وڵاتانیش لەسەر ئەو بڕیارانەیە کە لەو کۆڕبەندەدا دەدرێت. دەمەوێت ئەم شەو گفتوگۆ لەسەر سێ تەوەری گرنگ بکەن. یەکەمیان گرنگی ئەم کۆڕبەندە لەسەر ئەو قەیرانە سیاسی و ئابووریەک ئێستا بەرەوشی جیهانی گرتووە، دواتر لە هەرێمی لە ناوچەکەی ئێمەدا لە هێزە ئەقلیەمەکانی ئێمەدا لەو چوارچێوە سیاسی کە دەگوزارێ و لەو دیدارانەیە کە لە کۆڕبەندەکەدا دەبەسترێت چۆنە و دواتریش پێگەی هەرێمی کوردستان لەم دیپلۆماسیەکی ئێستا سەرۆکی حکوومەت سەرکردایەتی دەکات لە کۆڕبەندەکەدا چی دەبێت. سەرەتا لەوە دەست پێ دەکەم کە ئەم کۆڕبەندە بە کۆڕبەندێکی چارەنووسساز دانراوە بۆ گەورەترین دوو پرس. یەکەمیان پرسی گۆڕانی کەش و هەوا و ئاوهەوا و ئەو ژینگەیە کە ئێستا ئێمە تێدا دەژین چۆن تێکچووە. دووەمیان کە لەوەش گرنگترە ئەم قەیرانەیە کە لە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا دروست بووە کە دەرەنجامی ئەم شەڕا چەند گرفتێکی بە دوای خۆی داهێناوە وەکو ئاوارێکی زۆر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە. قەیرانی خۆراک کە ئێستا کە بەشێک لە وڵاتانی گردوێتەوە ئەگەر شەڕەکە بەردەوام بێ زیاتر دەچێشێ. هەروەها ئەو پرسە سەربازی و ئابووریە کە ئەم شەڕە دروستی کردووە کە چۆن دەبێ وڵاتان یەکگرتوو بن بەرامبەر ئەو هێرشانە هەیە بە تایبەتی لە ئەوروپا و وڵاتانی لیبرال و دیموکراسیەکاندا. جا ئێوە خوێندنەوەی ئێوە بۆ ئەو کۆڕبەندە چییە کە لە سەرەتای دەستپێکەوە رووسیا پراوێز خرا بۆ یەکەم جارە کە وڵاتێک ئاوە پراوێز دەخرێت لە کۆڕبەندەکەدا؟ زۆر سپاس بۆم دەرفەتە کاتێ و هەموو کاتێکی بەڕێز و بنیاری خۆشەویست باش. خۆی وەکو ئاماژەتان پێکرد کۆڕبەندی داڤۆزێک لە کۆڕبەندە گرنگەکانی جیهانیە لەبەر ئەوەی کە ئەمە وەکو لە زمانی دیپلۆماسی پێدەگوترێت دەرفەتێک بۆ مولتیلێترال دیپلۆماسی بۆەوەی دەرفەتێکە کە بەشداربووان بتوانن لە یەک شوێن لە یەک کاتدا لەگەڵ زۆربەی وڵاتانی جیهان گفتوگۆ بکەن، ئاڵگۆڕی بیرۆبۆچوون بکەن و استراتیژی و تێڕوانینی خۆیان بۆ پرسە جیاوازەکان بخەنە بەرباز و بەتایبەتی هەر ساڵە و بابەتێک دەبێتە پرسی سەرشی ئەم کۆڕبەندە. وەکو باسشت کرد ئەم ساڵ ئەم کۆڕبەندە تایبەتە بە زۆربەی کۆنفرانس و کۆڕبەندەکانی جیهانی کە دەبەسترێن ئێستا لە ژێر کاریگەری قەیرانی بەڵێن شەڕی رووسیا و ئۆکراینادان لەبەرەوەی ئەمە باڵێکی شاو بەسەر زۆربەی لایەنە ئەمنی و ئاسایش و ئابووری وهروە کۆمەڵایەتی جیهان و بە تایبەتی یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا شوانی کار کەتونەتە ژێرە و قەیرانە و لەوانەش هەروە ئوکراینە و وڵاتانی جیرانیشی. بۆیە ئەمە ئەم جارە زۆر بە شێوازی سەیر دەکرێت، بەڵام وەکو ئاماژت پێ کرد بێگومان ئەم کۆڕبەندانە دەرفەتێکیشن بۆ ئەوەی ئەو لایەنانەی کە تووشی لێک دووربوونەوە بوونە لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی قەیران تووشی قەیران بوونە دەرفەتەکە بۆی لەم کۆڕبەندە دانیشتن لە ناوانیان دروست بێت بۆی بەشێک لەو کێشانەی کە هەیەنەگە هەمووشینا بەشێک لەو کێشانە باسییان لێوە بکرێ و چارەسەر بکرێن بۆی لە هەنگاوەکانی دواتر لە کۆبوونەوەکانی دوولایەنە
بتوانن چارەسەرەکان بە ئاراستەیەکی زۆرتر ئەرێنی بەرن. بەڵام بەداخەوە توانم بڵێم وەکو لە ڕانگەیەکی دیپلۆماسی با بڵێن یا دانووساندن و ئەوانەگە باسی کەین بەداخەوە لانی سەرچی کە رووسیا بەشدار نیە لەوە و ئەمەوا دەکات کە لایەنەکان نەتوانن سوودی زۆری لێوەرگرن بۆ ئەوەی لەگەڵ لایەنی رووسی دانووساندن بکەن بۆ چارەسەرکردنی خەیرانەکە بە شێوازێکی ئاشتی خوازانە کە ئەمە یەکێک لە هەدەفەکان و ئامانجەکانی بەشی سەرەکی ئەو کۆڕبەندانێکە کۆنفرانسانێکە ئەنجام دەدرێت چونکە لە پەراوێزی کۆنفرانسەکان عادەتەن کۆبوونەوەی دوولایەنە دەکرێت لە نێوان زۆربەی ئەو بەشداربووانی کە بەشدارن لە کۆنفرانسەکان. ئەم جارە کۆنفرانسەکە سەرڕای ئەوەی کە جگەلەوەی کە تایبەتە بە خەیرانی رووسیا و ئۆکراینە لە هەمان کاتیشدا پرسی ژینگە کەش و هەوا پرسێکی زۆر گرنگە کە باسی لەوە دەکرێت و هەروەها بواری پرسی ئابووری چونکە هەمومان دەزانین ئەم شەڕە ئەم خەیرانە کاریگەری ئابووری لەسەر هەموو جیهان هەبووە بە تایبەتی لەسەر ئەوروپا هەبووە لە هەرێمی کوردستانی ژێمە هەست بەوە دەکەین بەو گۆڕانکارە دەکەین لە ڕووی ئابووری بە گرانبوونی شتومەکەکان بە نەبوونی بەشێک لەو بەرهەمانی کە لە دەرەوە دێن لە نەک لە وڵاتانە دێن کە پەیوەندیان هەیە بە شێوەیەکی ڕاستە خۆیان ناڕاستەخۆ بەو شەڕەوە و ئەمەش بەششی سەرچیە چونکە ئەمە لەبیر نەکەین کە ئەمە دەستپێکی قەیرانەکەیە و چاوەڕوانیش ناکری کە لە کاتێکی نێزیکدا کۆتایی پێبێ بۆی زۆربەی وڵاتەکان باز لەوە دەکەن کە چۆن ئێمە لە ئێستادا خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی بەرەنگاری ئەو بڵێن چالنجانە ئەو تعدیانە بینەوە کە لە ڕووی ئابووریەوە تووشی وڵاتەکان دەبن و ئەمە دەرفەتێکی باشە بۆ سەرانی وڵاتان لەوانە هەرێمی کوردستان کە وەکو لایەنێکی گرنگی ناوچەکە سەیری دەکرێت لە ڕووی دابینکردنی سەقامگیری ئاسایش لە دوابڕگەدا دێنە سەر هەرێمی کوردستان بە تێر و تەسەلی باسی دەکەن بەڵام دکتۆر عەبدولحەکیم پار ببرە پێرار کە ئەم کۆڕبەندە بەسترا دامەزرێنەری ئەم کۆڕبەندە کلاوس شواپ سەرۆکی رووسیا داوات کرد ئەو کاتە و پێ واش هێنایە سەر ستەیج و قسەی لەگەڵی کرد کە دەبێ وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەوانەی کە بە ئاڵا هەڵگری لیبرالیزمی دیموکراسی دەناسرێن پێویستە لەگەڵ رووسیا دابنیشن و پێناسەی سەرۆک پوتینی کرد ئەو کاتە کە یەکێکە لە سەرکردە گرنگەکان ئەمە دەرفەتە کە هاتووە بۆ داڤۆس بۆی سەرکردەی وڵاتان لەگەڵی دابنیشن گرفتەکانیان چارەسەر بکەن لە دوای 2014 کە کاتێک رووسیا کریمیایی گرت لە 2015دا لە داڤۆس دیسان سەرۆکی رووسیا داوت کرا کە ئێستا داوەتی ناکەن ئەمە خۆی لە خۆیدا ئەوە ناگەێنێ کە قەیرانەکان تا دەیە بەرەو گەورەتر دەڕۆن لەسەر ئاستی جیهانیدا خۆی ئەوەی کە دیارە ئێستا حاڵەتی شەڕێکی ناڕاگەیاندراوە لە بینی ناتۆ و رووسیا ئەوەی کە ئێستا کاری لەسەر دەکرێت زیاتر ئەو شەڕە ڕاستەوخۆیە کە لە ئۆکرانیا هەیە بۆیە بە تاکید ئەمە کاریگەری دەبێتە سەر داڤۆس ئێمە دەزانین کە زۆربەی هەرە زۆریەوانەی کە ڕێکی دەخەن و کاریگەریان لەوەیە زیاتر ڕۆژە ئاوایە بۆیە سیاسەتی ڕۆژ ئاوا ئەو بابەتە گرنگانەی کە زیاتر وەکو حکوومات سیاساتی لەسەردادنێن و سیاسەتی گشتی لەسەردادەڕێژن دەیانەوێت بە هەمان شێواز وڵاتانی تر لە جیهانە بە هەمان ئالیەتیان بە هەمان میکانزم کاریگەری خۆیان هەبێت لەسەر داڕشتنی سیاست و جێبەجێکردنی ئەو ئاراستە گشتی کە لە دەرەنجامی ئەم جۆرە کۆڕبەندانە دروست دەبێت چ داڤۆس بێت یان هەموو ئەو کۆڕبەندانەی وەکو باسم کرد لە زیاتر لە وجهة نظری ڕۆژ ئاوا تەنانەت ئەوەی کە پەیوەست بوو پێشتر بە رووسیا زیاتر بەوە بوو کە چۆن قەناعەتی پێبێنن بەوەی کە وەکو دەوڵەتێکی لیبرالی بووە دەوڵەتێکە کە پێویستە لەگەڵ ڕۆژ ئاوا یەک بگرێتەوە دەوڵەتێکە کە پێویستە لە چوارچێوەی سیاست و استراتیجەتی جیهانی یان جیهانبینی ڕۆژ ئاوا کارەکانی خۆی بکات بەڵام ئێمە دەزانین ئەمە رووسیا تایبەتمەندی خۆی هەیە وەکو هێزێکی مێژووی وەکو هێزێک کە لە کیشوەرێکی دیاری کراوە کاریگەری خۆی دەبێت و دەوێت وجودی هەبێت بۆیە ئەمە بابەتێکی ترە تەسەوەر دەکەم کۆڕبەند ناتوانێت چارەسەر بکات و لە حاڵەتی شەڕا بەم شێوازە بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی یەکتر نەبوونەوە جۆرێک لە ئاشتی دەتوانین بڵێم ئاشتێکی سارد هەیە بۆ نمونە لە بینی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی وڵاتە ئیسلامیەکان زۆر جار تەنانەت لە داڤۆسە یان کۆڕبەندەکانی کاتێک کە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە بۆ هەندە ڕەتفعلی سلبی دروست دەبێت لە بینیان بە تەسەوڕم ئەوەیە کە ئێستا ئێمە ئەگەر زۆر بەورتر بچینە بابەتەکەوەیە کە ئێستا ڕۆژ ئاوا چی دەوێت لەم کۆڕبەندانە
ئەو سیاسەتانی کە دەیاوێت وەکو ئاراسەیەکی گشتی بۆ کۆمەلگای نێودەوڵەتیان لایەنی کەم ئەو وڵاتانەی کە پەیوەستن بە اقتصادی عالەمی و ئابووری جیهانی کە ئێستا کاری لەسەر دەکەن بە تایبەت پرسی ژینگە پرسی ئاشتی ئەوەی کە تا ئێستا ڕاستە تیرۆر وەکو ئەهەمیەت ئەگەر بەراورد بکەین لەگەڵ چەند ساڵی ڕابردووە ئەهمیەتی کەمترە لە باسکردن لە گرنگی پێدان بەڵام تا ئێستا وەکو هەڕەشەیەک ماوەتەوە لایەنی کەم لە داڕشتنی سیاساتی گشتی کە لەم وڵاتانە هەیە جگەلەوەی ئەزمەی سوتەمەنی یان بڵێن وزەی جیهانی کە ئەمە شێکێکە لە بابەتەکان زۆر گرنگی پێداوە ڕاستە لەوانەیە لەم قۆناغا لە قازانجی هەندێک وڵات بێت بە تایبەت ئەوانەی کە بەرهەمی یان بەشدارن یان پشکێکیان هەیە لە وزەی جیهانی و بەشێکی تر کاریگەری دەبێت لەسەر ڕێژەی گەشەپێدانی ئابووری بە تایبەت ئەوەی کە مەترسیەکی زۆر هەیە لەسەر مەسلەی ئابووری جیهانی و ئەو ڕکودەی کە دروست دەبێت تەنانەت شێوازی ڕکودی عالەمی کاریگەری دەبێت لەسەر ئەو وڵاتانەی کە وزەشیان بەرهەمێناوە یان لەو ماوەیە قازانجیان کردووە بۆیە تەسەور دەکەم پێویست دەکات بە من وەکو هەرێمی کوردستان و بەشداریکردنی جەنابی سەرۆکی حکوومەت لەو کۆڕبەندە کاریگەری ئەوە دەبێت کە ئێمە چۆن بتوانین تێگەیشتنێکمان هەبێت بۆ ئاراسەی گشتی سیاسەتی جیهانی چه ئەوەی کە ڕۆژە ئاوا بەڕێوەی دەبێت چه ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوجار دەبێتە بنەمای کارکردنی هاوبەش بۆی هەرێمی کوردستانیش بەشێک بێت لەو پۆلیسیانەی کە دروست دەکرێت ئەوە دانەبڕێت لە شێوازی گشتی کارکردن کە تەسەوری من وای لێ دێت ئێمە بتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی گونجاو و سیاسەتێک کە بگونجێت لەگەڵ ئەو ئاراستە جیهانیەی کە هەیە حەزەکەی دواتر وەکوتم بە تێر و تەسەلی باز لەو بابەتە دەکەین بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر وێنە گەورەکە ینی کاک دلاوەر پەراوێز خستنی رووسیا لێرە هەروەها لە هەندێک لە دانیشتنەکانی نەتەوە یەکگرتوەکان کە رووسیا خاوەن ڤیتۆیە لە سکیورۆتی کاونسل لە ئاسایشی نێودەوڵەتی جگە لەم کۆڕبەندەش دواتر کۆڕبەندی میوشندێکە لەسەر مەسلەی ئاسایشی نەتەوەی گرنگی بەو بابەتە دەدا دیسانەوە لەوێ رووسیا پەراوێز دەخرێەوە هەروەها لە دەستپێشی ئەم کۆڕبەندەدا کاتێک دەرفەت دەدرێ بە زلینسکی سەرۆکی ئۆکرانیا کە قسەکەری سەرەکی بێ و هەموو وڵاتانی ئەوانەی کە بەشدارن پشتگیری خۆیان بۆ رووسیا دووپات دەکەنەوە ئەم پەراوێز خستنە بەرەو چێمان دەبە ینی لەسەر ئاستی جیهاندا نەکەر ئێمە و تەنها هەموو کۆمەلگەی مرۆڤ لەسەر ئاستی جیهاندا ئەم پەراوێز خستنی رووسیا پێدوایە شتێکی کاردانەوەیکی خراپی لێ دروست نابێ وەکو باسم کرد ئەو جۆرە کۆڕبەندانە یا کۆنفرانسانات یەک لە لایەنە هەر گرنگەکانی دەرفەتەکانی ئەوەیە کە دەرفەتێکە بۆ لایەنەکان ئەوانی کە کێشان هەیە لەگەڵتر بتوانن پێکەوە دانوستاندن بکەن لەسەر هەندێک پرس کە کێشان لەسەرین ینی مەرج نییە تۆ لە دانوستاندن لەسەر هەموو پرسەکان کە هەن بڵێن هاوڕابی و بتوانانی بگەێنەتیزە بەڵام دائیمەن چەند خاڵێکی کە دەتوانانی لەکتی نێزیکتر بکاتەوە دەبێتە مقدمەکیش بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر بەڵام لەبیر نەکەین ئێستا ئەو لە دوای ڕووداوەکان لە دوای هێرشی رووسیا بۆ ئۆکراینە و پەرەسەندنی بە ئەو شەڕە و تێوەگڵانی یەکێتی ئەوروپا و ناتۆ و ئەمریکا و ئەوانە ئەوروپا بەگشتی و ئەمریکاش و بڵێن هێزەکانی سەر بە ناتۆش خوان لە شەڕ دەبینن ڕاستە خۆ لە شەڕکە بەشدارین بۆیە هەموو دەرفەتەشی چ سەربازی بێ چ ئابووری بێ چ دیپلۆماسی بێ بەکاردێنن بۆ بەرەنگاربوونەوەی رووسیا ینی ئەمە ئەوان بە سەرکەوتن سەیری دەکەن کە ڕێگەیان پێ نەداوە لە ڕووی دیپلۆماسی رووسیا بێت بۆ ئەوی ڕێی خۆی باز بکات بۆ ئەوەی ینی وا سیر نەکراوە کە دەبێتە دەرفەتێک بۆ گەیشتن بە ئاشتی بەڵکو بۆ هێرشکردنە سەرێکتر بۆ ئەوەی کە بە دانوستاندن و بە وتارگوتن و بە دانوستانی دوولایەنات و ئەو هێرشێکی ئەنجام داوە بە مەبەڕی بۆ بدۆزیەوە بۆ لایەنەکانی تر بۆ ئەو دەرفەتان لەو ڕوانگەیەوە قەپات کردووە بەڵام بێگومان ئەمە ئەگەر بێت و ببێتە نەریتێک هەر بەردەوامی پێ بدرێت ئەمە ئەو کاتە نابێتە کۆڕبەندێکی جیهانی بێلایەن کە هەموو لایەنێک بۆی هەیە بەشداری تێدا بکە و بەشێک لەو دەستکەوتانی کە عادەتەن لەو کۆنفرانسانە بەدەستدێن لیان کەم دەبێتەوە
و لایەنێک بۆ مەرامی خۆی و بەستی خۆی بەکاری دێنێت مەبەستی یوئێنیش بە هەمان شێوە ینی لە ڕۆی خۆی زۆرجار مناقەشەی ئەوە دەکرێت کامە وڵات زلهێزە و ئایا رووسیا بەرەو زلهێزی دەڕوا و ڕێی چین بەرەو شێ دەڕوا ئەوی تر بەوی چێ دەڕوا خۆی ئەگەر تعلق بۆ بکەین زۆر بە کورتی ئەمریکا لە ڕووی هێز لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی ئابووری هێزشی بڵێن زلهێزە بەڵام لە دوای ئەو ڕووداوانی کە ڕۆیاندا بڵێن قەیرانی ئوکراینە و رووسیا بینیمان کە لە ئەنجومەنی ئاساشی نەتەوەی گوتە لە کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان رووسیا نەیتوانی زۆرینەی وڵاتەکان بۆ خۆی ڕاکێشیانی شکستشی دەتوانانی بڵێن دیپلۆماسی تووشی شکستی دیپلۆماسی بوو سەرکەوتنەکە بۆ ئەمریکا و لانگرانی بڵێن جەپەی ئەمریکا بوو بە هەمان شێوە لە ڕووی ئابووریش ئەمەش کۆربەندشی ئابوووریە بە هەمان شێوە حەول دەدرێت کە رووسیا نەتوانێت لەوێ کاریگەری خۆی بڵێن بنوێنێ و دەستکەوت بۆ خۆی بەدەست بینێت یەک لەو بابەتانش کە کەش و هەواژ ئەگەر ئیجازە بدەیت باز دەکرێت بۆ نمونە یەک لەوەی کە لەو خاڵانەی کە بتوانین باسی بکەین ڕووپایی وابەستە بە رووسیا کردووە مەسەلەی نەوت و غازە وانە و نەوت و غاز لە لایشی تر یەکێک لەو هۆکارانە کە کەشوها بەرە و خراپی بەرەو پیسی دەبن یەک لەو چارەسەرانشی ئەوەیە کە تۆ بەکارهێنانی نەوت و غاز کەم کێوە بەرەو وزەی بڵێن گرین سەوز بڕۆی کەواتە لەو حاڵەتە تۆ دەبێ لەو کۆنفرانسە زیاتر هەوڵ دەدەی بۆ ئەوەی لەوێش رووسیا پراوێز بخەی لەوێش زیاتر وڵاتانی تر لایەنەکانی تر هام بدەی بەرەو کەمکردنەوەی وابەستگیان بە نەوت و غازی رووسیا و بەرەو ڕۆیشتن بەرەو ئەوەی کە پێگوترێت وزەی بڵێن خاوێنتر لە ئەوە ئەمەش تۆزێک ئەوەش جۆرەکە لە شەڕی بڵێن دیپلۆمایان شەڕیان دیپلۆماسیەتی وزە کە استراتیژیەشێتی ئەوروپای بۆ ساڵی 2035 لە کوردخان لە درێژخان بوو 2050 بۆی ڕێژەی وابەستگیان بەو وزەی بڵێن کەربۆن بکەن بە سفر بە سیاسیکردنی ئەم دیدارانەدا ئەم دیدارانەی کە دەکرێت لەسەر ئاستی جیهانیدا لەوانەیە کاردانەوەی جۆراوجۆری لێ بکەوێتەوە ئێستا هەندێک لە چاودێران بە شێوازێکتر سەیری دەکەن من دوێنێ دیراسێکی تێر و تەسەلم خوێندەوە بەشێکی لە جەزیرە بڵاوکرابەوە لەلایەن جێنی ڕێکس کە نووسراوە باس لەوە دەکات دەڵێ لەوانەیە ئەمە دوایین دیداری ئەم سەرکردانە بێت چکە ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا دکتۆر عەبدولحەکیم درێژخایەن دەبێتن ئەگەر وڵاتێک پراوێز بخرێت کە لە ئەساسەوە ئەم کۆڕبەندانە بۆی بە سیاسی نەکرێت کە هەموو سەرکردەی جیهان بێن چارەسەری گرفتەکان بکەن لەوێ دەرفەتێک بێ بۆی قسە لەگەڵ یەکتر بکەن نەک دەرگا لەسەر یەکتر داخەنجا ئەو باز لەوە دەکات لە نووسینەکەی دەکات ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت کە ئەگەری زۆرە بەردەوام بێت لەوانەیە جیهانی ساڵی داهاتوو بەسەر چەمبەرەیەکدا دابش بوو بێ بۆی نەتوانرێت ئەو سەرکردانە کۆ بکرێتەوە ینی مەترسی ئەوە لێرەدا هەیە کە ئێمە ئەم کۆڕبەندانە بە سیاسی بکرێت جا لە بەرامبەر ئەو تەحەدیانەی کە هەیە چۆن بتوانین لە چەند ساڵی ڕابردوودا جیهانێکی یەکگرت و بمێنێتەوە پێ دوایە دەرگای ئەوە تاوەکو ئێستا کراوەیە خود ئەمەلی ئەوە هەر هەیە ینی بەتاکید ئەوەی کە پەیوەستە بە سیاسەتی رووسیا و ئەو استراتیژەتی کە ئێستا گرتوێتە بەر بەتایبەت لە ڕوبەڕووبوونەوەی ناتۆ و لە نزیکبوونەوەی هەڕەشەی ئەمنی کە شتێکمان بۆ دەردەخا کە هەموو وڵاتان ئێستا گیرۆدەی سیاسەتی واقعین و سیاسەتی واقعی بەردەوام بووە لە سیاسەتی نێودەوڵەتی ئێمە دوای 91 بینیمان دوای ڕوخانی دیواری بەرلین لە ئاشتاون و دوجار ئەو گۆڕانکاریانەی کە لە ئەوروپای شەرقی ڕوویدا و تەحولێکی دیموکراسی دروست بوو لە ئەوروپای شەرقی هەروەها لە یەکێتی سۆڤێت ئەنی ڕۆیای جیهان بەرەو جیهانگیری ڕۆیشت بەرەوە کە زیاتر تەکامل نێوان وڵاتان دروست دەبێت زیاتر بەوەی کە ئاشتی و ئاسایش بەرقەرار دەبێت لیبرالیەت دەبێتە لیبرالیەتی دیموکراسی دەبێتە دووە سیستەمی سیاسی کە کۆمەلگای بەشەری بەرەو ئەو ئەتیجاه و بەو ئاراستەیە دەڕا بەڵام تا ئێستا ئەومان بۆ دەرکەوتووە کە وڵاتان کۆمەڵێ فاکتەر هەن وایان لێ دەکەن کە تا ئێستا لە سیاسەتی واقعی خۆیان بەردەوام بن ئەوە بێت کە سیاسەتی ئەمن و ترس لە ئایندە و ترس لە گۆڕانکاریەکان لەو تەحولاتی کە لە مجتەمەعی دەولی دروست دەبێت لە مەسەلەی ئەوەی کە ئایا تا چەند تەکامل لە بەرژەوەندی ئەواندا
تا ئێستا پارێزگاری لە کیانی دەوڵەت دەکرێت بۆ نمونە لە یەکێتی ئەوروپا سەرڕای هەموو هەوڵەکان بۆ ئەوەی تەکاملی یەکێتی ئەوروپا بەرەو زیاتر بڕۆتا ئەو کاتی دەستورێکی ئەوروپی دروست بکرێت بەڵام سیاسەتی نەتەوەیی وڵاتانی ئەوروپا تا ئێستا بەردەوامە ڕاستە ئێستا سیاسەتێکی بەرگری سیستەمێکی بەرگری جۆرێک لە هەڕەشەی هاوبەش هەیە لەسەر ئەم وڵاتانە دەیانەوێت کاریگەری لەسەر بکەن و ئەو ئاراستەیە بۆیە کە باسی جیهانی چەند ساڵێکی تر دەکەین ئەم حقیقەتەی بۆ دروستکردین پاشەکشەیەکی زۆر لە مەسلەی تەکاملی نێودەوڵەتی دروست بووە پاشەکشەیەکی زۆر لەسەرەوە بووە کە ئاشتی نێودەوڵەتی پەیوەست بێت بە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی بەڵکو زیاتر پەیوەستە بەوەی کە تا چەند وڵاتان بەرژەوەندیەکانی خۆیان دەپارێزن و تا چەند دەتوانن کللتوری خۆیان ناسنامەی خۆیان شوناسی خۆیان بپارێزن بەوەی کاریان لەسەر دەکرێت و هەروەها بەردەوامبوونی نەزعی ئیمپراتۆری بەشێک لە زلهێزەکانی جیهان کە ئەمە ناکرێت فەرامۆشی بکەین ئەو نەزع ئیمپراتۆریە تەنانەت کاریگەری هەبوو لەسەر هەندە هێزی هەرێمی کە لە ڕابردوودا تاریخێکیان هەبووە مێژوویەکیان هەبووە بۆ کۆنتترۆلکردن یان سەپاندنی هەژمونی ئەم وڵاتانە بەسەر کۆمەڵێ ناوچەی هەرێمی وەکو ئێرانە تورکیا یان هەر وڵاتێکی ترکە لە چوارچێوەی هەرێمیە کاری خۆی دەکەت بۆیە ئەمە تەحولێکی جەوهریە لە سیاسەتی دەولی گۆڕانکاریەکی سەرتاسەریە لە سیاسەتی دەولی دەکرێت ئێمە پێشبینیەوە بکەین کە ئەگەر هاتوو بەم شێوازە بەردەوام بۆ ڕوبەڕووبوونەوە زیاتر دەبێت و تەنانەت تەشەنە دەکەت بۆ ناوچەکانی تری جیهان هەنگاوێکی زۆر مەترسیدار لە پێشە لەوەی کە ئێمە کاری لەسەر بکەین بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت چاوەڕوانی ئەوە بین کە زۆر جار عەقلانیەت لەو پەڕی دژبەیەکی عەقلانیەت زاڵ دەبێت ئەمە دەمینێتەوە لەسەر ئامانجەکانی ڕووسیا لەم شەڕی کە دەستیان پێکردووە ئایا ئیعلانی دۆڕام بکات یان ئیعلانی سەرکەوتن لە هەمان کاتدا ناتۆ و ڕۆژئاوا چ قازانجێکیان لەم سیاسەتە بینی و چ کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەوان سیاسەتی خۆیان بەرەو پێشتر ببان بە تەئکید ئەگەر هاتوو جۆرێک لە دانووسانی ڕاستەوخۆ پەیوەندی ڕاستەوخۆ کە ئێمە لە داڤۆس بینیمان جۆرێک لە دابڕانی تەواو هەبووە ئەگەر ئەم دابڕانە بەردەوام بێت بەم شێوازە وەکو باسم کرد تەشەنەیەکەن زیاتر دەبێت ئەگەریش استراتیژیەکە بێت بۆ ئەوەی جۆرێک لە ڕێککەوتن هەبێت لە مەسلەی پاراستنی ئاسایش پاراستنی کیانی ئەم وڵاتانە هەیمەنە و هەژمونی بۆ نمونە ڕووسیا بەسەر ناوچەیەکی جوگرافی دیاریکراوە بۆمان دەرکەوت نەک تەنها لەسەر ناوچەی جوگرافیەکێتی سۆڤێتی جاران بەڵکو کۆمەڵێ وڵات لە ئەوروپای شەرقی کە بۆیان نییە بە هیچ شێوەیەک بەرەو سیستەمی ئاسایشی ناتۆ و ئەو معسکەرە غەربیە بچین کە پێش ڕۆخانەیەکێتی سۆڤێت کاری لەسەر دەکرێت ئەمە پێم وایە تەحولێکی نەوعیە و لە چوارچێوەی استراتیژیەتێکی نوێی عالەمی کە ئێمە دەتوانین بڵێن تەحلیلی بارودۆخەکان دەکەین وەکو ڕۆژ هەڵاتی ناوەڕاست بە دەرنابێت لە کاریگەریەکانی طبعا چاوی جیهان لەسەرەوەیە کە دەرەنجامی ئەم کۆڕبەندە چی دەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا لە 26مان کە کۆتایی پێدێ و دیباجەی کۆتاییەکەی کە چۆن دەبێ و ئەو ڕوبەڕووبڕوونەوەی قەیرانانەی کە هاتۆتە پێشوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی شەڕ و لە ڕووی ئاوارە و لە ڕووی ئاسایشی وزە و خۆراکەوە دەبێتی بێ چاوی جیهان لەسەر دەرەنجامەکانە بەڵام دەمەوێت بچمە سەر تەوەرێکی دیکە کە پێیوەستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان و هەروەها دیدار و کۆبنەوەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆس سەبارەت بەمەش دەچمە لای بەڕێز کاوە محەممەدەمین پامنێری کورسان 24 کە ئێستا لەگەڵمە ڕاستەوخۆ لە داڤۆسەوە بۆی پێم بڵێ دیدار و کۆبنەوەکان بەرەو کوێ دەڕۆن و بەگشتیش کۆبنەوەکە و ئەو چاودێرانەی کە لەوێن چۆن سەیری بابەتەکان دەکەن فەرموو کاوە. سلااف بێگومان دەمات و بەسا کۆپیا پێنجویەک یا داڤۆس دکێ گەرەک مرۆڤ بزان بێت لە پاش 2 ساڵێن دابرانێکە گشتی لە جیهانێ بسەدەما کۆرۆنا و پاشی شەڕێ ئۆکراینای یەک سلۆگان و دروشمێن سەرەکەی نوی کۆربەندی و ئەوە جیهان دەست بدەست بۆ ڤەگەڕاندن ئانک و گەڕانەوەی باوەری چونکی هەموو وڵاتێک بەر سەدەمین ئۆکۆنۆمی و سەدەمین کریزێن دنیای هەموو وڵاتێکی ئیدی سینۆرێ خوا بەر بداخستن ئانک و گرتنەکێ بە ئاوایەکیش ئاوایان ددا لەژبەر ترسێن جۆرا و جۆر ئەو یەک ژێ دووەمی شەرێ رووسیا و ئۆکرانیا کاردانەوەکە گەلک
نەرینی و نگەتیف لەسەر مۆرالێوی کۆربەندی چێکریە کو دەما دوو ڕۆژێن دەرباسبوویدا ئەجنداین کۆربەندیدا چەندین کریز و بویەرن نگەتیف یەن و بەسەر جیهانێ هاتنە بەحسکردن gelek meselên krîzên asayîşa xwerak beewlemekirina maddeyan nebûna çavkanî û dahatan li jiyanê cudahî di navbera dewlemend û feqîriyan cudahîk mezin her hewlatiyanê Ewropa welatanê zengîn di navbera dahat û xerçkirinê de êdî hemû ew mijar heman mijarên serokê hikûmetê bûn ku digel xwe anî bûn û li gel şandên cîhanê dihata behskirin divê wê jî bizanibin ku beşdarbûyên korbendî ne bi tenê şandên fermiyên hikûmetan e wekû sînator û serok û parlamenter yan jî wezîr lê نزیکی هزار کسایتی شهرزا لدنیای هنه تدا بشدارن او کسایتین کو استراتیجیتا سیاسی استراتیجیتا آبوریا ولاتان دنخشینن یک جوان نایک ستوندر اگو اورو یکمین دیداروی دگل سروک حکومت هبو بخوشی خودی گروپا وایلر یا امریکیه کو یک زانترین و ناودارترین کسایتین امریکا و جیهانی ابو دانانا پلان استراتیجی اورو کوبونو که گلک گرینگل سروک حکومت هبو سروک حکومت هول دایا به همو آوایان همو تورین کوپیستیا کردستان تدهی دگل شاندین چه شاندین جروجالاتان اوراست چه شاندین عربی شاندین بیانیین اوروپی کوان پێویستیان کو دناوە استراتیجیەت و ئەجنداین کاریوی ده هەنە گوتوبێژ و دانوستان بن بکە ئەڤڕۆ نزیکی هەشت دیدارên berfira li sibê heta ku êvarê digel van şandan hatine encamdan tewerên cuda li ser astên wize li ser astên xorakê li ser astê emn û asayişê serokê hikûmetê wekû welatên îmarat welatên Qetar welatên Behrên welatên Ermînya wisa jî bi hemû teweran projeyên xwe şirove bikirin girîngtirîn tiştên di vî korbendî de ku serokê hikûmetê Ewro têde bejdar bû panêla wî ye panêla wî ku destpêkê behsa krîza xorakê kir têde û ew yek ji tewerên serekî bû li paş wî tekeskirina Eymen Sefedî cêgirê Serokwezîrê Ordunê li ser axiftinên serokê hikûmetê ku giringiya wê di bo pêşeroja de heye û zengek lêda ku salê 2022 eger bi vî awayî berdewam bû salî 2023 eger bi awayekî emerjensî wekû axiftinê serokê hikûmet tiştek neyete kirin dê krîzeke mezin li cîhanê belav bê. بەڕێزکاوە محەممەد ئەمین نێدراوی کوردستان 24 لە داڤۆس زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت دکتۆر عەبدولحەکیم سەرۆکی حکوومەت لەو گەڕانە دیپلۆماسیانەی کە دەستی پێکردەوە بەردە داڤۆسیش چوونیان بۆ تورکیا و دواتریش بۆ بەریتانیا و لە هەندێک وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی کەنداویش هەزەکەی زنجیرەیە کە ئەم دیدارانە ئێستا لە داڤۆس بڕێوە دەچن زنجیرەیە کە لەو دیپلۆماسیە کە دەستیان پێکردووە ئەنجامەکەی چۆنە و بەرەو چی دەڕوە ئەوەی کە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو استراتیجیەت و جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی سیاسەتی هاوکاری سیاسەتی تەواصل لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ڕۆژ ئاوا کە پێشتر ئێمە مامەڵەی ڕاستەوخۆمان لەگەڵ کردووە لە شەڕی دژی تیرۆر بەڵێ و تاریخێکمان هەیە لە بەرگریکردن لە هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە تا ئەمڕۆ لە هەمان کاتیشدا تەواصلێک لەگەڵ هێزە هەرێمیەکان ئەو هێزانەی کە پێویستە وەکو هەرێمی کوردستان مامەڵەیان لەگەڵ بکەین ڕاستە وەکو ئاماژەمان پێکرد ئێستا هەموو مؤشراتیەوە دێت کە هەموو وڵاتان ئێستا زیاتر کاریگەریان یان سیاسەتیان تەرکیزیان لەسەر ئاسایشی ناوخۆی وڵاتان بەڵام بەکارهێنانی دیبلۆماسیەت و پەیوەندی بەشێکە لەو قودرەت و هێزانەی کە وڵاتان هەیەە واتە پرسیەوەی کە حکوومەتێک یان وڵاتێک یان هەرێمێک بتوانیت بە تەنیا بەجیا لەگەڵ وڵاتانی دراوسێ یان وڵاتانی هەرێمی لەگەڵ کۆمەلگانی و دەوڵەتی بژیت ئەمە بە هیچ شێوەیەک وجودی نییە وەنە لە حاڵەتی هەرێمی کوردستان لە کۆمەلگانی و دەوڵەتیش بە هەمان شێواز ئەوەی کە ئێستا تەرکیزی سەرەکیمان لەسەر ئەوەی کە چۆن ئێمە بتوانین سوود لە تەجروبە و ئەزمموی ئەم وڵاتانە وەرگین سەرەتا وەکو تەجروبە و ئەزمموی وڵاتە هەرێمیەکان بە تایبەت ئیمارات
پەیوەست بە سیاسەتی گۆڕینی یاندانانی سیاسەتی گشتی بۆ هەندە سکتەری دیاری کراوە بەو پەیوەندی کە لەگەڵ بریتانیا هەیە لە هەمان کاتیشدا ئەو هەماهەنگی و تەنسیق و سیاسەتە هاوبەشەی کە لە بینی ئێمە و تورکیا هەیە بۆ ئەوەی کە تورکیا وەکو دەواازەیەک بۆ سیاسەتی وزەی هەرێمی کوردستان و جۆرێک لە تەبادلی تیجاری و اقتصادی کە هەرێمی کوردستان ناوچەیەکی ترانزیێتە ئەگەر تەنانەت ناوچەیەک نەبێت بۆ ئالوگۆڕی ئابووریش بەڵکو ناوچەیەکی ترانزیێتی ئابووریە کە تا ئێستا کاریگەری هەبووە لەوەی کە ئێمە بتوانین لە لایەنی کەم ئەو جۆرە ڕۆلەمان هەبێت و دەورمان هەبێت تەنانەت بۆ پرسی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان داهاتی گشتی و بوژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان ئەم سیاسەتە کە ئێستا لە داڤۆس دەیبینین و جۆری پەیوەندی لەگەڵ وڵاتان و حەجمی پەیوەندی لەو ئاستە جیاوازانە ئەوەمان بۆ دەردەخەت کە قیادەی سیاسی لە هەرێمی کوردستان هەمیشە دیپلۆماسیەتی کردوتە استراتیژیەتی کارکردن بە تایبەت دوای 1991 و بەشێک بووە لەو استراتیژیەتی کە ئێمە نەک تەنها ئەوە کار بکەین لە چوارچێوەی هەرێمی کوردستان بەڵکو ڕۆڵمان هەبێت لەوەی کە عێراقێکی نوێ سیاسەتێکی نوێ سیاسەتێکی سربەخۆ وەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی پێدا کە ئێمە چاوەڕوانی ئەوەن عێراقیەکان خۆیان بڕیار لە سەروەری خۆیان بدەن لە سیاسەتی خۆیان سیاسەتێکی سربەخۆ لە وڵاتانی دەوروبەر بە تەئکید تەعاون و تەنسیق و هەماهەنگی و پاراستنی ئاسایشی وڵاتان و وڵاتە هەرێمیەکان لە ئەولەویەتی کاری هەر حکوومەتێک هەر بڵێن دەوڵەتێکیان هەرێمێک دەبێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەبێت هەرێمی کوردستان عێراق سربەخۆ بن لە بڕیاردان و ڕۆلێکیان هەبێت لە داڕشتنی سیاسەتی ئەمنی و سیاسەتی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێم وایە لە حاڵەتی تەشەکولدایە بە تایبەت ئەو ڕووداوانەی کە ئێستا دەیبینین کاتێک کە فراغی هێز دروست دەبێت فراغی ئەمنی دروست دەبێت پێویستە ئەم فراغە پڕ بکرێتەوە چ بە قودرەتی ناوخۆیی کە ئێستا هەیە ئەگینا هێزی دەرەکی دەتوانن ئەم فراغە پڕ بکەنەوە و دوجار کاریگەریەکی سلبی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و عێراقیش دەبێت. کاک دلاوەر لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند هەفتەی ڕابردوودا بە تایبەتی دوای دروستبوونی قەیرانی رووسیا و ئۆکرانیا باز لە ئاسایشی وزە دەکرێت. هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتیش بەردەوام باسی لەوە کردووە لە دیدارەکانیان لە لەندەن بێ لە وڵاتانی کەندا و بێ هەرێمی کوردستان دەتوانێت بەشێک لەو گرفتانێک لە کەرتی وزە دروست بۆ پڕی بکاتەوە. ئەمە چ جۆرە پێگەیەک بە هەرێمی کوردستان دەدا لەم دیدار و کۆبوونەوانەدا کە ئێستا سەرۆکی حکوومەت نوێنەرایەتی و سەرکردایەتی دەکات؟ گومان لەوە دیانەیە کە پرسی وزە و ئاسایشی وزە یەکێک لە پرسە هەرە گرنگەکانی دوای سەرهەڵدانی قەیرانی رووسیا و ئۆکراینە بە تایبەتی بۆ یەکێتی ئەوروپاوە لە ناو یەکێتی ئەوروپاش بە تایبەتی بۆ هەندێک لە وڵاتانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ وابەستەی وزەی هەندێک رووسیا و هەندێک لە وڵاتانی ترن کە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو قەیرانە. پێش دەستپێکی ئەم بڵێن ئەو ڕووداوانە هەر لە ساڵی 2014 لە دوای یەکەم قەیرانی رووسیا و ئوکرانیا و بابەتی کرێمیا هەر ئەو کاتی یەکێتی ئەوروپا بیری لەوە کردەوە کە بە دوای هەندێک نەک جێگرەوە بەڵام هەندێک سەرچاوی تریش بگەڕێت بە وزە لە شوێنەکانی تریزیان هەندێک شوێن باسی لێەوە کرا ئەگەر سەیری بچین سێرشێک بکەین لەسەر ئەو راپۆرت و ئەو دراسانەی کە بەتایبەتی بەشێک لەو تینتاکانەی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا وانی بێلایەن و حتاوانی ناخود یەکێتی ئەوروپا ئەنجامیان داون چەند شوێنشان دەستنیشان کردبوو کە خاوەنی یان دەکرێت سوودیان لێوە بگیرێت لە وەکو قەبرس و وەکو جەزایر و وەکو هەرێمی کوردستان و ئێرانیش تا ڕادەیەک لەو شوێنانانی لە ڕووی ئاکادمیەوە لە ڕووی علمیەوە باز لێەوە کرابوو باسی بلانە سیاسەکەی ناکەم کە دەتوانێت هاریکار بێت لەو ڕێەوە ئەمە خۆی لە خۆیدا هەر ئەو کاتە هەرێمی کوردستانی خستە چوارچێوەی بڵێن لیستی ئەو شوێنانە ئەو وڵاتانەی کە دەبێت زیاتر گرنگی پێدێت لە بەرەوەی کاریگەری دەبێت لەسەر دابینکردنی وزە و بەهامان شێوە کاریگەری دەبێت لەسەر ئاسایشی وزە بۆ یەکێتی ئەوروپا کە ئێستا خاڵەتی وەکو باسم کرد زۆر گرنگە بۆ ئەو وڵاتانە. جا کە باسی لە وزەش دەکەین ئێمە نەوت هەیە بەڵام غازیش هەیە نەوت ڕەنگە زۆر وڵات بەرهەمی بێنن بەڵام غاز محدودە چەند شوێنێکە بەدەست دەژمێردرێت و هەندێک وڵاتیشانە هەیەە بەڵام لە ڕووی ترانسپۆرت و لۆجستیکیەوە دوورن ڕەنگە نەکرێت ئەوانە
ئیسفادیان لێ بکرێت یان لە ڕووی بڵێن نرخەوە گرانتەوە بێ بەڵام هەرێمی کوردستان جیرانی تووشایە و جیرانی یەشێتی ئەوروپایە و دەکرێت وەکو هەموو میلەتێکی تر هەموو وڵاتێکی تر سوود لەو بڵێن داهاتی خۆی بگرێ وەربگرێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی بۆ بەرەو پێشبردننی وڵات بۆ ئاوادانکردنەوەی وڵات بە هەمان شێوەش ئەو وڵاتانی کە پێویستیان پێ دەتوانن ئەو کەم و کوڕی خوانی پێ دابین بکەن بۆیە هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەم لە دوای هەناردەکردنی نەوت هاتە ناو بڵێن خەریتەی نەخشەی وزەی جیهانی بەڵام لە دوای ئەو خێرانانە لە ڕووی غاز و شەواک دیزانەکە گرنگیی زۆرتری وەرگرت و دەتوانێت لەو ڕۆوە ڕۆڵەکی گرنگ ببێنێ و بە بەچاوەکی تر سەیری دەکرێت و دەتوانین بڵێن لە ڕووی استراتیژیەوە گرنگێکی زیاتری بە هەرێمی کوردستاندا لەو ناوچەوە. دکتۆر عەبدولحەکیم لە پانێڵەکەی ئەمڕۆ ئەم دوای نیوەڕۆی کە سەرۆکی حکوومەت تێدا بەشدار بوو زۆر باس لەوە کرا کە ئەو قەیرانانێک کە ئێستا هاتوونەتە پێش لە عێراقدا لە دوای هەڵبژاردنەکان و هەروەها ئەو بڕیارانەی لە دادگای فیدراالیەوە دەرچوون کە سەرۆکی حکوومەت بە نادەستوری وەسفی کردو کە ئەوەی کە پەردەمانی هەرێمی کوردستان ئامادە نییە بچێتە ژێر ئەو بڕیارانێکە لە ژێر سێبەرێکی سیاسیەوە دراون. بەڵام لە هەمان کاتدا کە چاوی جیهان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و ناوچەکەدا نەماوە ئێمە چۆن دەتوانین دیپلۆماسیمان لەو ڕۆ بدەینە پێش بۆ ئەوەی بەجیهان بڵێن کە ئەم گرفتەیە کە ئێستا ڕوویداوە کە ئەگەر چارەسەر نەکرێت بە هەماهەنگی هەمولایەک لەوانەیە بتەقێتەوە بەرەو مەترسی گەورەی لێ بێتە پێشەوە. خۆی ئەوەی تەرکیزی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی سیاسی لە عێراقەوە بوو کە لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق خەڵکێکمان بۆ دروست بوو کە دۆڕاون لە پرۆسەکە. دیارە سیاسەتی هەرێمی کە عێراقی وەکو ناوچەیەکی ئەمنی ئاسایشی وەکو پاشکۆیەک بۆ خۆی هەژمار دەکرد ئێستا ئەو سیاسەتە ئەمنیە پێم وایە بەردەوام بوو بەڵام دروستبوونی حکوومەتێک کە ڕێز لە سەروەری خۆی بگریت ڕێز لە سەروەری خەڵکی عێراق بگریت و سیاسەتێکی سەر بە خۆی هەبێت بە تەکید کاریگەری دەبێت لەسەر سیاسەتی ئەم وڵاتانە ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕخنە و تێبینیمان لەسەر سیاسەتەکانی عێراق یان موەسساتی عێراقی ئەوەیە کە بەشێکیان تا ئێستا لەژێر هەژمون و سیاسەتی لایەنێک یان جیهەتێکی سیاسین کە تا ئێستا کاریگەری دەبێت لەسەر پرسە سیاسیەکان و نایەت جۆرێک لە ئیستیقرار و سەقامگیری لە عێراق دروست بێت چونکە ئیستیقرار و سەقامگیری ئاوەدانی گەشە پێدان لە عێراق هێزێک دروست دەکات کە ئەم هێزە بە کورد و عەرەب و شیعە بتوانن بەیەکەوە ڕوبەڕووی ئەو پێشهاتانە بن کە لە داهاتوودا دروستە بێت و ئێمە بینیمان تەنانەت هەڕەشەی ئەو هەڕەشەی کە ئوردنیەکان تا ئێستا ئاماژەی پێ دەکەن کاتێک کە هێزی ڕووسیا کشاوە لە سەرسنووری ئوردن و لە سووریا جۆرێک لە کشانەوەی پێوە دیار بوو فەراغێکی دروست کرد ئێستا پێویست دەکا خۆشیان ڕۆبەڕووی کۆمەڵی پێشهاتی ئەمنی ببنەوە و پێشهاتی ترکە کاریگەری دەکاتە سەر ئەم وڵاتانە بە تایبەت ئوردنە مەسرە سعودیە وڵاتانی تر ئێمە بە نەزەری ئێمەوەی کە جەنابی سەرۆکی حکوومەتیش ئاماژەی پێکرد ئێمە وەکو هەرێمی کوردستان دائیمەن عاملێکی ئیجابی بووینە چ لەسەر ئاسی ئاسایشی نێودەوڵەتی کە ڕۆبەڕووی تیرۆر بووینە چ لەسەر ئاسی ئابووری جیهانی کە ئێمە دەتوانین لە ڕووی وزەوە یارمەتی کۆمەلگای نێودەوڵەتی بدەنمەوەی لەو قەیرانەی کە ئێستا کاری تیا دەکرێت و کاریگەری دەبێت لەسەر بژێوی جیهان یان بڵێن ئەو اقتصادی کە ئێستا کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست دەبێت لە هەموو شوێنێکی جیهان بە تایبەت ئەوەی کە ئێستا باسی ئاسایشی خۆراک دەکەین چونکە ئەمەش یەکێکە لە دەرەنجامەکانی ئەو شەڕی هەیە ئەمانە هەمویان بەڕاستی بەشێکن لەو ڕوئیایە لەو دنیابینینەی کە پێویستە ئێمەمانوە لە هەرێمی کوردستان هەمانە بەوەی کە عاملێکی ئیجابین عاملێکین بۆ سەقامگیری بۆ ئاشتی و ئاسایشی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تاکید و ئەمەش پێویستی بە پشتگیری کۆمەلگای نێودەوڵەتی و ئەم پەیامەش زیاتر لە هەموو دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان ئەم پەیامە بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە دۆستان و هەموو لایەنەکانیش دراوە بۆی کە ئەم عاملە ئیجابیە پێویستە بەردەوام بێت و ئەگەر هاتوو بەڕاستی ئەم جۆرە
هەڵوێستە ئیجابیانە نەبێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو قەیرانانەی کە پێشتر بەتایبەت لە 2014ەوە کە ئێمە بینیمان جۆرێک لە تیرۆر و شەڕی تیرۆر کە لە 2017 ئێمە بەشێک لە شەڕەکان کۆتایی پێهات لەوانەیە بە شکلێکی تر بە جۆرێکی تر هەڕەشە و ململانێ و سیراعێکی تر دروست دەبێت کە ئەمە نەک تەنها هەڕەشە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت بەڵکو شەپۆڵێکی تر کۆچ شەپۆڵێکی تر بڵێن معاناتی ئینسانی کە بینیمان بە ملیۆنەها خەڵک ڕوو لە هەرێمی کوردستان کرد و هەرێمی کوردستان ئەو پەناگەیە بوو کە ئەم خەڵکەی پاراست بە تاکید لەو چوارچێوێژ بەردەوام دەبێت و پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستاش هاوکاری هەرێمی کوردستان بکەن و پاڵپشتی هەرێمی کوردستان بکەن لەو سیاسەتەی کایەتی سیاسەتی پێکەوە ژیان و سیاسەتی ئاشتیانە و سیاسەتیەوەی کە پەناگەیەکی ئارام هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام بێت لەوەی کە وەکو عاملێکی ئیجابی لەگەڵ لە سیاسەتی ئابووری هەروەها لە سیاسەتی ئەمنی و ئاسایشی کە ئێستا بەشێکین لەو هاوپەیمانێتی نێودەوڵەتیە تا ئێستا بەردەوامین. دەستخۆش بە پرسیارێکتر هەر لە هەمان ئەو ڕوانگەی کە لە دیدارەکاندا هەستی پێدەکرێت کە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە قسەیان لەگەڵ دەکرێت باس لەوە دەکەن کە ئاسایشی خۆراک یەک لەو گرفتانەیە کە ئێستا دووچاری بوون بە تایبەتی ئوردن یەک لە وڵاتانەیە هەروە وڵاتانی دیکەش کە چەندی ساڵە شەڕی تێدا وەکو سووریایە وەکو یەمەنە وەکو شوێنەکانی دیکە مەسر بە هەمان شێوە کە دووچاری قەیرانێک بۆ پێشتر درکی بۆ نەکردووە کە ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەو گرفتە بێ هەرێمی کوردستان لەنا ئەو قەیرانانەدا زۆر باش خۆی پاراستووە و بەڵام تاکەی ئێمە دەتوانین لەو قەیرانی ئاسایشی خۆراکە خۆمان بپارێزن ئایا ینی پرۆشتی ئەم شەڕە کاریگەری لەسەر ئاسایش خۆراک لە هەرێمی کوردستان دروست دەکات؟ یعنی بەتاکید لە سەرەتای ئەو قەیرانی کە یان بڵێن شەڕی رووسیا و ئۆکرانیا دەستی پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی دەرکرد و ئەم بڕیارانە بڕیاری کاریگەری بوون لەسەر هاوردەکردنی بۆ نمونە ئازوقا خۆراک پاراستنی ئاسایشی خۆراک تەنانەت پێشتریش لە یەکێک لەو استراتیژەتی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕۆمان کرد بریتی بوو لەوەی کە ئێمە چۆن بتوانین سیاسەتێکی کشت و کاڵی دابنین بەشێک لەو ئاسایشی کە پێویستە کە باسی ئاسایشی خۆراک دەکەن ئێمە زەمانەت بکەین. یەک لەوانە بووە ئێستا تا ئێستا گومرگ بە هیچ شێوەیەک لەسەر خۆراکە سەرەکیەکان نییە ینی گومرگ و ڕسوماتەوەی کە لە هەمان کاتیشدا پرسی هاوردەکردنی مەوادە سەرەکیەکان چ لەوەی کە ئێمە بە هاوکاری و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق دەیکەن تا ئێستا و ئەوەی کە ڕێگەمان داوەتە بازرگاکردنەکان بە شێوازێک لە شێوازەکان ئەو بۆشایی کە لە بازاڕی هەرێمی کوردستان دروست دەبێت پڕ بکەنەوە خۆشبەختانە تا ئێستا ئەو حاڵەتی کە لە بازاڕی هەرێمی کوردستان ڕاستە هاوشێوەی گشت ناوچەکەیە بەڵام ئەو سیاسەتی کە دامانناوە بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین کەمترین کاریگەری لەسەر هاوڵاتیان هەبێت و لایانی کەم ئێمە بتوانین وەکو هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە پێداویستیە ناوخۆیەکانی خۆمان دابین بکەین و لە سیاسەتی پیشەسازی لە سیاسەتی کشت و کاڵ لە سیاسەتی بازرگانی کە تا ئێستا پەیڕۆڵمان کردووە جۆرێک لە هەماهەنگی نێوان ئەم سکتەرانە هەبووە جۆرێک لە تەکامل و بڵێن تەنسیقێکی تەواو هەبووە بۆ ئەوەی بەیەکەوە کار بکەین لەوەی کە ڕوبەڕووی ئەو جۆرە پێشهاتانە بین بەتایبەت لە حاڵەتێکە کە بینیمان نەک تەنها ئەم شەڕی کە ئێستا هەیە بەڵکو تەنانەت لە حاڵەتی کۆڤید لە حاڵەتی قەیرانی پەتای کۆرۆنا کە لە خراپترین حاڵەتەکانی هەرێمی کوردستان بوو لە یەکێک لە مانگەکان بۆ نمونە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان گەیشتە سفر بەڵام توانیمان بە ڕێگەی ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کرد بتوانێت ئیدارەدانی موەسساتەکان بکات و بە شێوەیەک لە شێوەکان هەرێمی کوردستان وەکو قەوارەیەک بەردەوام بێت و ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی تر بە باشترین شێواز ئێمە توانیمانە ئیدارەی قۆناغی ڕابردوو بکەین و بە تەئکید لە داهاتوشدا بەو شێوازە بەپێی ئەو پلانی کە هەمانە کاریگەری دەبێت و بەبێ هەماهەنگی و بەبێت تەعاون و تەنسیق لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ دەوڵەتە هەرێمیەکان ئێمە و حکوومەتی عێراق لەوانەیە زەحمەتتر بێت بەڵام لایەنی کەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو استراتیژیەتەی دانەوە بۆی کە بتوانێت لەگەڵ پێشهاتەکان خۆی بگونجێنێت. بەڵێ
کاک دلاور باس لەوە کرا کە گرفتانێکی ئێستا کە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستی گرتوۆ خۆشبەختانە لێرە زۆر باشێت لە فراغی سیاسیەوە بگرە لە فراغی ئاسایشەوە بگرە هەروە لە ئاسایشی خۆراکەوە بگرە کە لە چواردەورمان دروست بووە بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان خۆی پاراستووە لەگەڵ ئەوەشدا چەند تەحەدیەکی گەورە ئێستا لەسەر کوردستاندا هەیە لە کاتێکدا ئێمە دەمانوێت بەشێک بین لە چارەسەری لەو قەیرانانەی لە وزە و خۆراک کە لە جیهاندا هەیە بەڵام مەترسی دەرەکی و مەترسی ئەقلیمی لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت جەختی لەسەرەوە کردەوە چۆن دەتوانین وا بکەین کە جیهان چاوی لەسەر ئەوە بێت کە ئێرە پێویستە بە پارێزراوی بمێنێتەوە ئەو کیانە دەستوریەکە هەیە لە هەرێمی کوردستاندا نەک بە پارێزرێ بەڵکو کە دەیوی ببێت بە عاملی خێر ڕێگای بۆ خۆش بکرێت لەنا ئەو هەموو مەترسیە ئەقلیمەیەکە هەیە لەسەرماندا پێشەوەی پرسیای وەڵام بدەمەوە لەسەر ئەو سیاسەتانی کە حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ لە بواری ئاسایشی خۆراک دەتوانم بڵێم کە ئەمە سیاسەتی زۆر حەکیمانە بوو لەبەرەوەی یەک لە کێشەکانی خۆراک لەمە دووە ئەوە نابێت کە کەم دەبێت بەڵکو نرخەکەی گران دەبێت و بۆیە کەمکردنەوەی گومرگیانە هێشتنی گومرگ ئەمە هاوکارێکی یەکجار گەورەیە بۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان تا ئێستاش بەشێک لە وڵاتانی ئەندام لێشێتی ئەوروپا جارێ مناقەشەی دەکەن چۆن زەریبە لەسەر کەمکەنەوە بۆی نرخەکان بێنە خوارێ وی ئەمە بەبوچنی من جگای دەستخوشیە کار و حکومەت هەرێمی کوردستان زۆر بە خێرایی ئەو بڕیاریدا و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێش هەموو کەسێک پێکمان شتێکی زۆر سەرکەوتوانە بوو بەنسبەت ئەوەی تر باسم کرد هەرێمی کوردستان چەند جاریش خۆتان بیستوتانە لە لێدوانەکان لە بەیاننامەکان لە چ وەزارەتی دەروی ئەمریکا بێت چ لیشێتی ئەوروپا بێت چه وڵاتانی سربەخۆ بێوانێکە لە کوردستان نێزیکن یا هاوپەیمانن یا ئەندامن لە ئەنجومەنی ئاسایش وەکو فەڕەنسا لەوانە کە با ڕاشکاوانە باسییان لەوە کردو کە ئەوان لەگەڵ هەرێمێکی کوردستانی بەهێزن لە چوارچێوە عێراق هەرێمی کوردستانی بەهێز تەنها لەبەر هەرێمی کوردستان و لە بە خەڵکی کوردستان خۆی بەتەنیانە لەبۆری هەرێمی کوردستان بەشێکە لە ئاسایشی ناوچەکە و لە هەمان کاتیشدا بەشێکە لە ئاسایش و سەخامگیری جیهان و یشتی ئەوروپاش بە هەمان شێوە لەبەرەوەی لە زۆر هێکارەوە دەتوانێت تێکچوونی ئاسایش هەرێمی کوردستان تێکچوونی قاواری هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەخۆی هەبێت لەسەر ئاسایشی ئەوروپا لەسەر ئەگە باسی لە کاتی سەردانی داعش بکەین هێرشی داعش بکەین لەگە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە نەبا و کوردستان نەیتوانێت بە بەرگاریوان باتەوە بێگومان بە هاوکاری ئەوان ڕەنگە ئەو ئەمنیەت و ئاسایشی کە لە پایتەختەکانی یەکێتی ئەوروپا ئەوڕۆ هەیە نەبا ئەمە ئەو ڕاستیکە کە ئەمە خواندانی پێدەن و لە هەموو سەردانەکانیش ئاماژە بۆ دەکەن و سوپاسی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە دەکەن کەواتە ئەگەر هەیە بۆ نمونە هێرشی شەشی دەکرێتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا کە دەیەوێ دەرگای خێر بۆ ئەو قەیرانە گەورەی کە بەرەوشی ئەوروپا و وڵاتانی گرتووە بکاتەوە چۆن بتوانی لەو ڕوانگەیەوە لە ڕێگەی ئەو دیپلۆماسیە کە ئێستا دەمانەوەی پەیڕەوی بکەین خۆمان بپارێزین تاوان هەرێمی کوردستان جارێ ئەو سیاسەتانەی کە هەیەی هیچ کات مەترسینە بۆ وڵاتانی تر وڵاتانی جیران ئەمە زۆر گرنگەکە ئاماژی پێ بکرێت زۆر گرنگەکە ئەو کەسانی کە وڵانەی کە ئێمە بە مەترسی بۆ سەرخۆشیان دەزانن ئەم ڕاستە بزانن لە هەمان کاتیشدا ئەم پەیامە ئەم ڕاستیە بە وڵاتانی تریش بگات بێگومان ئەم کۆنفرانسە و کۆنفرانسەکانی پێشتر و کۆبوونەکان و سەردانەکانی تریش کاناڵی باش بووینە دەرفەتی باش بوونە بۆ گەیاندی ئەم پەیامە لەم کۆنفرانسەش بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ڕاشکانە باسی لەوە کرد کە هەرێمی کوردستان بەشێکە لە چارەسەر بەشێکە لە ئاشتی بەشێک نییە لە مەترسی بۆ سەر هیچ وڵاتێک هەرێمی کوردستان ئەگەر بەهێز بێ حتمەن وەکو باسم کرد ئاسایش بۆ هەموو لایەک باشتر دەبێت سەخامگیری بۆ لایەک باشتر دەبێت نەتەنیا بۆ ناوچەکە بۆ جیهان بەگشتی لەو کۆنفرانسە یەک لە پرسەکانی کە بازەکەی پرسی میگریشنە ئەو بابەتە ڕاستەخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر ئێمە ئەو ڕخاوەندی زیاتر لە ملیۆنێک ئاواری ناوخۆین زیاتر لە 300,000 پەنابەری سوورین ئەگەر هەرێمی کوردستان بەهێز نەبێ ئاستیقلالی تێک بچێ ئەو خەڵکە ڕوو لە کوێ دەکات ڕوو لە تورکیا دەکات لەوێژرا ڕوو لە ئەوروپا دەکات کەواتە ئەما دەبێتە مەترسی بۆ سەر سەخامگیری ناوخودی یەکێتی ئەوروپا باز لە وزە بکەین هەرێمی کوردستان ئەگەر بێت و بەهێز نەبێ استیقلالی تێدا نەبێ پارێزراو نەبێ دیسانەکە ناتوانێت وەکو پێویست بەشێک لە وزەی جیهان دابین بکات ئەگەر باز لە پرۆسی دیموکراسی بکەین ئەگەر هەرێمی کوردستان وەکو ناوچەیەک دوورگەیەک لەو ناوچەیە قەیراناویە تعدای هەموو ئەم هێزانە نەکاتەوە و
پژگیری لە دیموکراسی نەکا و پەرە بە دیموکراسی نەدات و پێکەوە ژیان پەرە پێ نەدات حتمما هیچ ئەمە دەبێت کۆتایی هاتن بە دیموکراسی لەو ناوچەوە ئەمە کۆمەڵێک بڵێن خاڵی گرنگی و بەهای ئەوروپی و لیبرالن کە ئەوروپا بەلایەنەوە گرنگە بۆیە پێم وابێت ئەمان تا آخر خاڵ لەگەڵ هەرێمی کوردستان دەمێننەوە لەو حاڵەتەدا. بەڕێزان دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ بەرپرسی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداسون لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە بەڕێز کاک دلاوەر ئاشگەی نوێنەری حکوومەتی هەرێم لە یەکێتی ئەوروپا سوپاستان دەکەم. ئەم کۆڕبەندەی داڤۆس لە ژێر دروشمی مێژوو لە بەردەم ئاوەژوو بوونەوەدا کاریگەری خۆی دەبێت چاوتەن لەسەر دەرەنجامەکانی ئەم کۆڕبەندە بێ. شەتان شەت.